توێژەر و چالاکە سیاسیەکان هۆشداریانداوە لەبارەی شوناسی بەرپرسێکی باڵۆزخانی سعودیە لە واشنتن کە لەلایەن نووسینگەی لێکۆڵینەوەی فیدراڵی ئەمریکی FBI ئاشکرا کراوە کە یارمەتی پێشکەشی دوو ئەنجامدەری هێرشەکانی 11 سێپتەمبەری 2001 کردووە. چالاکانی تۆڕی تویتەر ئەو بیانۆی FBI بە درۆ خستەوە کە گوایە بە هەڵەنەوی موساعید ئەحمەد جەڕاحیان دزە پێکرد بێت. ئاماژە بەوە دەکەن کە ویلایەتە یەکگرتووەکان بە دوای ڕێگەیەکی نوێدا دەگەڕێت بۆ تاڵانکردنی سامانی وڵاتە دەوڵەمەندەکان بۆ پڕکردنەوەی زیانە ئابوووریەکانی پەتای کۆرۆنا. پێگەی یاهوو نیوزی هەواڵ لە راپۆرتێکی تایبەتدا ئاشکرای کرد FBI بە هەڵەپێناسی بەرپرسێکی نهێنی باڵۆزخانەی سعودی لە واشنتن بڵاو کردوێتەوە کە گومان دەبرێت یارمەتی دوو تیرۆریستی ئەنجامدەری هێرشەکانی 11 سێپتەمبەری کردبێت. بە پێی زانیاری یاهوو نیوز ئەرکی جەڕاح سەرپەرشتی چالەکی فەرمانبەرانی کاروباری ئیسلامی سعودیە بووە لەو مزگەوت و ناوەندە ئیسلامیانەی کە لە ویلایەتە یەکگرتووەکان لەلایەن سعودیەوە یارمەتی دراون. پێگەی یاهوو نیوز لە زمانی وتەبێژێکی خێزانە قوربانیەکانی 11 سێپتەمبەرەوە ڕایگەیاند. ئاشکرابوونی ئەو زانیاریە پێشکەوتنێکی گەورەیە بۆ ڕەوتی ئەو بابەتی کە چەندین ساڵە بەرز کراوەتەوە. ئەوە یەکەم جارە بە شێوەیەکی ڕوون فەرمانبەرانی FBI کە لێکۆڵینەوەیان لەو هێرشانەدا کردووە جاخت لەوە دەکەنەوە کە پەیوەندی لە نێوان هێرشبەران و باڵۆزخانەی سعودیە لە واشنتۆندا هەبووە. چالاکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بڕوایان وایە ئاشکراکردنی ئەو ناوە گوشارێکی تری ئەمریکایە بۆ سەر سعودیە لە ڕێگەی یاسای جاستاوە بۆ سەپاندنی پێبژاردننی دارایی خێزانە قوربانەکانی 11 سێپتەمبەر بەسەر حکوومەتی ڕیازدا. ئەوەش لە دوای تۆمارکردنی سکاڵا لە دادگا جیهانیەکاندا. چالاکان ئاماژەیان بەوە داوە کە لە ڕۆژانی ڕابردوودا ئەمریکا هەنگاوی تری بۆ گوشارخستنە سەر سعودیا هەڵگرتووە وەکو کێشانەوەی سیستەمی پاتریۆت و فڕۆکە جەنگیەکانی لە نزیکی کێڵگە نەوتیەکانی ئەو وڵاتە و کەمکردنەوەی هێزەکانی لە کەنداودا کە ئاماژەیە بە استراتیژیەکەی ترامپ کە چیتر بە خۆڕایی ئەو وڵاتە ناپارێزێت. کەسایەتی نەیاری حکوومەتی سعودی عومەر عەبدولعەزیز لەو بارەوە تویتێکی جەمال خاشەقچی بیرخستوەتەوە کە تێیدا ئاماژە بەوە دەکات ترامپ گوشار دەکات لە پێناوی ناونووسینی ئارامکۆ لە نیویۆرک بۆ فرۆشتنی پشکەکانی کە لە کاتی خۆیدا هۆشداریدا بۆ بەرپرسان کە ئەوە سامانی گەلە و شمشێری یاسای جاستاش لەسەر سەرمانە. بەریا بەرپرسێکمان هەبوایە بە ئەمریکای ڕاگەیاندایە کە دیالۆگمان لەگەڵتان لەو بارەوە بەرامبەر بە هەڵوەشاندنەوەی جاستە. عومەر عەبدولعەزیز لە درێژەی نووسینەکەیدا دەڵێت ڕەحمەتی خوات لێبێت ئەبوو سەلاح ئەوەتە ئەمڕۆ ئەوان بکوژانت بە یاسای جاستا دەخەنە ژێر گوشارەوە. تۆ دەدویست خێر ڕوو بکاتە وڵاتمان بەڵام نیشتیمان لەلایەن دز و فاشیلەکانەوە دزراوە. هاوکات لەگەڵ پەسەندکرانی یاسای جاستا لە کۆنگرێسی ئەمریکادا لە ساڵی 2016دا سکاڵاکان دەنگۆیەکی گەورەیان دروست کرد بۆ سزادانی ئەو وڵاتە بیانیانی کە تۆمەتی تیرۆریان لەسرە. چالاکانی تۆڕە کۆمەڵایەتەکانیش ڤیدۆیەکیان بڵاو کردووەتەوە کە ئاشکرای دەکات موساعید جەڕاح وەکو دیپلۆماسی پاشکۆی ڕۆشنبیری باڵۆزخانی سعودیە لە ئیمارات کاری کردووە. من العنصر الرجالي والنسائي وجدنا الحقيقة إقبال كبير جدا على هذه الندوات والمحاضرات.